سەبارەت بە کەوتنی پرۆسەی یەکگرتنەوەی شۆڕەژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەگەڵ ئەو هاوڕێیانەی و ساڵی 2007 ڕێزەکانی ئەم حیزبیان بەهێشت و دواتر لەژێر نێوی کۆمەڵی زەحمەتکێشاندا ئیدامیان بەکاردا کە بۆچی پرۆسەکە سەر نەکەوت دیدار تایبەتمان تەرخان کردو. دوای کۆنگرەی چاردە وێڕای بڕیارنامەکانی دیکە بڕیارنامەیەک دەرکرا لە کۆنگرەی چاردەی کۆمەڵی شۆڕەژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێراندا بەو مانایە کە سەرەتا پێداگری دەکات لەسەر سیاسەتەکانی دەوری ڕابردووی بەنسبەت ئەو هاوڕێیانەوە و هەروەها دوای ئەوەش هەوڵەکانی خۆی بە شێوەی جدی دەخاتە گەڕ بۆ پێکهێنانی یەکگرتنەوەیەک لەگەڵ ئەو هاوڕیانەی کە ساڵی 2007 باسم کرد ڕیزەکانی کۆمەڵی شۆڕەژێریان بەجێهێشت و دواتر بەنێوی کۆمەڵی زەحمەتکێشان ئیدامیان بەکاردا. ئەم پرۆسەیە چەند خۆناغێکی تێپەڕان تەنانەت گەیشت بە جێگایەک کە ڕاگەیاندنێکی هاوبەش درا و ئەو ڕاگەیاندنە هاوبەش دڵخۆشی زۆری لە نێو دۆست و لایەنگرانی کۆمەڵە و خەڵکی چەسا کوردستاندا دروست کرد. بەڵام دوای ئەم چەند قۆناغا کە وەفتەکان دروستکران و وەفتەکان دانوستانیان کرد بەیەکەوە چی بوو کە پرۆسەکە سەر نەکەوت و هۆکارەکانی چی بوون؟ لەم دیارە تایبەتەدا ئێمە پرسیارانە ئاراستی بەڕێز کاک ئەبوبەکر مودەڕسی جێگیری سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕەژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و هاوکات بەرپرسی وەفدی کۆمەڵی شۆڕەژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بۆ دانوستانەکان لەگەڵ کۆمەڵی زەحمەتکێشان ئاراستەی ئەو بەڕێزە دەکەین پرسیارەکانمان. کاک ئەبوبەکر بەخێر بێن بۆ ستۆدیۆ ڕۆژهەڵات تیڤی. ئەم کاتتان باش و سپاس کە بانگێشتمانتان قبوڵ کرد. ئەم کاتتان باش سپاس. ئەو پرۆسەی کە وەکو بەدواداچوونی یەکگرتنەوە لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵی زەحمەتکێشان کە بەو نیوە خۆیان پێناسە کرد و ئیدامیان بەکاردا لە 2007 بەولاوە ئەو پرۆسەیە ئێستا وەستاوە یان دەنا بە کولی ناسەرکەوتوو بووە. من نازانم کە خودی وەستاوە دروستتر بێت یان ناسەرکەوتوو بوو. ئەگە هەر کامێکیانە بۆچی؟ مەلە ئینشاب و لێکترازان پێویستی بە یەک تەرەفە، بەڵام یەکگرتنەوە پێویستی بە دوو تەرەفە. یەک تەرەف ناتوانێت خۆی ئیرادەی خۆی تەحمیلکە بەلایەنی بەرامبەر و یەکگرتنەوە ئەنجام بدات و یەکگرتنەوە تەواو کات. ئێمە ناتوانین بە زۆرەوان مەجبورکەین. لە نەزەر ئێمەوە پرۆسەکە پێویست نەبوو وێستێت. لە نەزەر ئێمەوە هێشتاکانە زۆر کارما بۆ بکرێت، هێشتاکانە باس لەسەر وردەکاری زۆر شت هەر نەکرابوو. بۆیەش وەستانی ئەم پرۆسەیە بە تەواوی بڕیار و تەسمیمی لایەنی بەرامبەر بوو و ئەوان وەستاندویانە. ئێمە زۆر بەداخەوەین بۆ یەک دوو. من لەبیرمە هەر لە کۆبوونەوەی ئەووەڵ لەگەڵ ئەوان باسی ئەوەمان کرد کە هەتاگەر ئەو هەوڵەی کە دەدرێت ئەم دەفعەیە و لە ڕوانگەی ئێمەوە وەک ڕاستپاردەی کۆنگرەی چاردەیە بە هەر دەلیلێک بە ئەنجامیش نەکا پێویست ناکە ئێمە دووبارە دەست بکەینەوە بە هەڵمەتی جێرەوشەشەی ڕاگەیاندن و ڕەسانە و مێدیا و دووبارە بگەڕێنەوە بۆ دواوە. ئێمە دەبێت دائیمەن هەوڵ بدەین کە مەجال بدەین بە دەوری دوایی بە دەوری بعدی و بە هەوڵ و کۆشیەکانی دوایی بۆ یەکگرتنەوە. بەڵام بەداخەوە ئەوان هەم یەک تەرەفە هەوڵەکانیان وێستاند، پرۆسەکەیان وەستاند و هەم دەگەڵ ئەوە هێرشێکی ڕاگەیانیشیان کردوتە سەر ئێمە و من زۆر بەداخەوە ئێستاکەنە لێرەین مەجبورین جوابی ئەو هێرشە و جوابی ئەو تۆهمەت و بۆختانانە بدەینەوە کە خستویانە ئەستۆی ئێمە. بە دوای بڕیارەکەی کۆنگرەی چاردەدا کامانە قۆناغی تێپەڕ کرد هەوڵەکانتان بۆ لە پێناو کردەوە دەرهێنانی بڕیارەکانی کۆنگرەی چاردەدا. کامانە قۆناغی تێپەڕ کرد چۆن بوو گەیشتن بەو قەناعەتە کە بڕیارنامەیەکی بەیاننامەیەکی هاوبەش دەربکەن بەیەکەوە و بەیاننامەیە زۆر جێگای دڵخۆشی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بوو و هەتا ئەو جێگایی کە ڕاوەستا پرۆسەکە ئەگەر بکرێت بفەرمونون کامانە قۆناغی تێپەڕ کرد چۆن گەیشتنە ئاکامی بەیاننامەی هاوبەش دەرکردن و بە دوای ئەوەدا وردەکاریەکان ئەگەر هەتا ڕادەیەک زەحمەت نەبێ فەرمونون بینێت. مەلە وەڵای ئەمە کاری کەممان نەکرد، کاری زۆرمان کرد. زۆرتر لە 15-16 کۆبوونەوەمان گرتووە. کۆبوونەوەکانی ئەووەڵ ئێمە بە تایبەتی هەوڵماندا کە نەچینە نێو وردەکارێک کە پێویستی بە کەش و هەوایەکی دیکە بوو، پێویستی بە مقەدەمات بوو، بەکە ئەووەڵ بتوانین و هەوڵماندا زۆرتر متمانە
دروستکەینەوە، ئێتمادێکی کە لە دەستچوو بوو دروستیکەینەوە. هەوڵماندا زۆرتر ڕوانگەکانی خۆمان لە گشتیەتی خۆی ئاراستەی ڕوانگەکانمان بۆ مەسەلەی یەکگرتنەوە لە نظریمەوە یەکگرتنەوە چییە یعنی چی چون دەمانزانی لەو بارەوە دەتوانێت دوو ڕوانگەی متفاوت هەبێ و جیاواز لە یەکتر سایمان کرد ئەوانە باس بکەین بە بڕوای من کەشوهەوایەکی باش هاتە گۆڕێ کەشوهەوایەکی زۆر زۆر باشتر لە ئەووەڵ لە بەراورد لەگەڵ ئەووەڵ و دەستپێکی کۆبوونەوەکان و بەر لەوە هاتە گۆڕێ و بە تەدریج هەنگاوی زۆرترمان نا و لایەنی بەرامبەر تەنانەت نەخشە ڕێگایەکی پێشنیار کرد نەخشە ڕێگاکەمانیمە زۆر بە دڵفراوانی لەگەڵیان تاوتۆ کرد هەرچەند لەگەڵ زۆر شتی موافق نەبووین پێمان بوو بە هەموو ئەو بەحسانەی ئەووەڵ و مقەدەمەتیش هێشتا ڕوانگەیەکی متفاوت و جیاوازی لەگەڵ ئێمە تێدایە هێشتاکانە تعریفێک لە یەکگرتنەوە دەدا کە لە نەزەریەمەوە قابلی قبول نییە بە هەموو ئەوانەشەوە ئێمە زۆر بە دڵفراوانی نەخشە ڕێگاکەیانمان تاوتۆ کرد تەنانەت بازێک پێشنیار کرد لە نێو نەخشە ڕێگاکەیاندا بوو و پێمان دروست بوو پێشنیارەکانمان لێ قبول کرد لەوانە پێشنیار کرا بوو کە دوو سکرتێرەکە یەکتر ببینن و چاوپێکەوتن بکەن و ئەوەش بخۆی تەسیر و دەوری هەبێت لە دروستکردنی کەشوهەوایەکی دۆستانەتر و پڕمتمانەتر ئەومان قبول کرد دوو چاوپێکەوتنی ڕسمی تازیگای من ئێستا لە بیرم بێ و شاید چاوپێکەوتنی غەیرە ڕسمیش بدایدا هات ئەنجام درا لە نەتیجەوەدا پێشنیار کرا کە هەردوو کۆمیتەی مەرکەزی کۆبوونەوە بکەن لەسەر دوو تەوەری ئەساسی کە یەکیان باسێک لەسەر سیاسەت و لەسەر سیاسەتەکانی کۆمەڵە و باسێکی لەسەر ئەو مۆدێلی حیزبی کە ئێمە بەدوایدا دەکەین ئەو دوو کۆبوونەوەیە کرا بە پێچەوانەی ئەو دەنگوانەیە کە دوایی هاتە گۆڕێکە ئێمە کێشەی سیاسیمان هەیە اختلافی سیاسیمان هەیە لە باسی سیاسی باسێکی کە هاوڕا عەبدوڵڵا پێشکەشی کرد لەگەڵ کۆلەترین مەخالەفەت کە هیچ حتا تێبینیشی ئەو تۆش ڕوبەڕوو نەبوو لەلایەن کادر و ئەندامانی کۆمیتەی ناوەندی لایەنی بەرامبەر کە لە کۆبوونەوە کە ئامادە بوون و بە نەزەری ئێمە گەیشت کە بەڕاستی ئێمە لەباری سیاسیەوە و لەباری نەزەریەوە لەباری خطوتی عومدەی سیاسەتێکی کۆمەڵە هەیەی هیچ جیاوازیەکمان نییە لەسەر مۆدێلی حیزبیش باس کرا گەرچی لەوێ باسەکان تا ڕادەیەک لەلایەن بازە کەسێکەوە جیاواز تێدا بوو بەڵام لە خطوتی عومدەی خۆی لەوێشدا هەر ئێمە زۆر تەبا بووین لە باسەکانمان در هەر سوورەت ئەوە جێشی لە پێشنیاری نەخشە ڕێگاکەیان بوو کە دوو کۆمیتە مەرکەزی بەیەکەوە کۆبوونەوە بکەن و کۆبوونەوە کەشیان کرد و لە هەمان کاتدا وردە پێشنیاری دەرکردنی ڕاگەیانێکی هاوبەش کرا ئێمە دەگەڵ ئەو ڕاگەیانە نەبوون پێماوە بوو بڕێک زۆر پێماوە دەبێ بڕێک هەنگاوی هێشتا کۆنکرێتتر هەنگاوی زۆرتر هەڵێنین بە جۆرێک کە بتوانین بڕێک دەستکەوتی کۆنکرێت نیشانی خەڵک بدەین جا اینجا ڕاگەیانێکی هاوبەش بدەین بەڵام ئەوان پێیان وابوو کە نەخێر ڕاگەیانەکە باشە و ئێمەش بۆ خاترەوەی کە هیچ گومانێک و تەردیدێک دروست نەبێت لەوەی کە ئێمە لەسەر پرۆسەکە تەردیدێکمان هەیە فلانوانە موافقەتمان کرد ڕاگەیانەکەشماندا ئێستاش پێمای ڕاگەیانەکە لەوانەیە بڕێک زوو بوو دەبا ئێمە بڕێک زۆرتر چوبینە پێش کاوەک لە قسەکانی بەرەستاندا دوو کودم بە نەزەرگەیژێکێکیان ئەو بوو کە باسان لەوە کرد تعریفەکان جیاواز بوون لە یەکگرتنەوە ئەمە یەکێکە لە پرسیارەکانی من کرد پرسیاری ئێستا ئەمە پرسیارێکی دیکەشم باسی ئەو بەشەیە کە بەشێکتان فەرموو کە قبوڵتان کردو لە نێو نەخشە ڕێگاکەدا بەڵام هەندێک شتان بەلاوە جێگای قبوڵکردن نەبوو جا من لە پێشدا پرسیارەکەم ئەو خاڵی ئەوەڵە تعریف لە یەکگرتنەوە چی بۆ جیاوازەکەی لە نێوان خوێندنەوەی ئێوە خوێندنەوەی ئەوەندە نە لەم دەورە دانوستانە ئێمە هەر 2 ساڵ دوایی لێکترازان و انشابێکی کە ئەوان وەک کەمینەی کۆمیتەی مەرکەزی و کۆمیتەی ناوەندی وەختی کۆمەڵە کردیان و هەر بەو ناوەش ناساندرا و مەشهور بوو هەردوای ئەوە کە باسی یەکگرتنەوە دەهاتە گۆڕێ ئێمە قسەکەمان هەمیشە یەکشت بوو ئێمە لە شوێنێک لێکترازاوین ئەو شوێنە کۆمەڵە شۆڕژێر زەحمەتکێشان کوردستان
دەبێت لەو شوێنە یەک بگرینەوە بۆ یەژنیەوەمان ناوە یەکگرتنەوە. یەکگرتنەوە عیبارەتە لە ئەجزا یا بەشی یەک مەجموعە کە لە پێشدا یەک بوون، یەک مەجموعە بوون، بۆیە ناڵێن یەکگرتن. ئێمە بە هەدەفی دروستکردنی حزبی سەیوم هیچ وەک ڕازی نەبوون لەگەڵیان کۆبووینەوە و لەبیرمە چەند جاریش لە ڕابردوودا خودی کۆشش و هەوڵ و تەقەلایەکە لایەنی سەیەم دەکرا دۆستان و دڵسۆزانی کۆمەڵە هەر بەو دەلیلێک ئێمە لەو بارەوە جیاوازیمان بوو سەری نەدەگرت و تەنانەت نەدەگەیشتە کۆبوونەوەی دووەم و سەیومیش. تعریفی ئێمە عیبارەت لەوە بوو کە ئێمە دووبارە لە کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشان کوردستانی ئێران یەک دەگرینەوە، لەوێ لێکترازاوین و حزبی سەیوم دروست ناکەین. بەڵێ و تعریفی ئەوان لە یەکگرتنەوە دقیقتر جار بە تایبەتی لەم دەورە قبوڵیان دەکرد کە ئێمە یەک دەگرینەوە و حزبی سەیوم دروست ناکەین، بەڵام عەمەلەن هەم نەخشە ڕێگاکەیان و هەم بازێک پێشنهاد کە مەترحیان دەکرد و دوایی کە معلوم بوو بە تایبەتی لە نێو خۆیاندا زۆری قسەیان دەکرد کە عەمەلەن بەمانیەوە بوو کە ئێمە دوو حزبی سیاسین کە دانیشتوین و گەیشتوینە ئەو باوەڕە بە هەر دەلیلێ کە حزبێکی گەورەتر دروستکەین، حزبێکی سەیوم دروستکەین و تەنها نقطەی مشتەرەکیشمان ئەوەیە کاردوکمان مدعی فعالیەت و چالاکین بەنێوی کۆمەڵ. ئێمە قەدەوەمان قبول نەبوو. ئێمە ئەنجامی پرۆسەیەک بووین بنێوی پرۆسەی ساختکردنەوەی کۆمەڵە لە حزبی کۆمۆنیست. هەردوو ئەو بەشە فەسلی مشتەرەکیان ئەوە بووە، مێژووی هاوبەشیان ئەوە بووە لە یەک مەقتەدا لێکترازان. لە نەزەری ئێمەوە یەکگرتنەوە عیبارەت بوو دووبارە هاتنەوە نێو ئەو حیزبە. طبعا لە نێو ئەو حیزبەدا هەمیشە کۆنگرە هەیە، کۆنفرانس هەیە، شوێنی بڕیاردان هەیە کە دەتوانێت لەسەر هەموو شتێک تەسمیم بگرێت، لەسەر پەیڕەوی ناوخۆ، لەسەر خەت و خطوتی سیاسی، لەسەر ڕێباز سیاسی و لەسەر تەنانەت هەموو شتێک وەک بڕیارنامەکان و قەتنامەکان. کۆنگرەکان فقط کاریانەوە نییە کە کومیتەی مەرکەزی هەڵدەبژێت، لەسەر ئەوانەش بڕیار دەدەن. بنابراین ئەگەر کەسێک جۆرێک قسەی هەیە لەسەرەوەی کە حتا نێوی حیزبەکە بە جۆرێک بگۆڕدرێ یا بەرنامەی سیاسی حیزبەکە بە جۆرێک مەسەن ئاڵوگۆڕی تێدا بێتوانە هەمیشە ئیمکانی هەیە بە بەشداری لە کۆنگرەکان و کۆنفرانسەکان پێشنیاری خۆی بخاتە بەر باس و لێکۆڵینەوەی ئەندامان و نوێنەرانی بەشدار لەو کۆنگرەی و باسەکانی خۆی باتە پێش. واتە نێ حیزبێکێک لە خاڵەکان بووە کە گرفتی ساز دەبێت. هەروەها جیا لە خوێندنەوەتان بۆ جیاوازیتیان لە خوێندنەوەدا بۆ یەکگرتنەوە بابەتی یەکگرتنەوە باسان لە نەخشە ڕێگاکیەوان کرد کە کۆمەڵێک لایانی لە ئێوە جێگای قبوڵکردن نەبوو. لە ڕواڵەتدا من ئەو نەخشە ڕێگایان خوێندوێتەوە نازانم چەند دەتوانێت بێتم کۆدی لێ دەربێنم کە جێگای قبوڵکردن نەبێت، بەڵام ئێوە خۆتان چیتان بەلاوە مشکلی بوو. نەخشە ڕێگاکە ئەوەڵەن زۆر شتی ڕۆشن نەکردبەوە، زۆر کولی بوو بە بڕوامی چەند کێشەی بوو، بەڵام ئەمەحانەکە نامەوێت بچمنێ وردەکاریکەی شایدەوە لە فرسەتێکیکە بێ. گەورترین کێشەکەی ئەوە بوو کە هێشتا بە تەواوی خۆی لەگەڵ ئەو ڕوانگەیەی کە من لە پێشدا باسم کرد بە تەواوی خۆی لەوە نابینێتەوە و جۆرێک تعریف و جۆرێک خوێندنەوەی دیکەی هەیە بۆ یەکگرتنەوە. بەڵام لەسەر خودی پرۆسەکەش نەخشە ڕێگایەکی کە ئەوان دایان وا دەڵێت کە ئێمە وەک هێشتا وەک دوو حیزبی جیاواز دەچینە نێو کۆنگرە، وەک دوو کۆتلە. بە پێچەوانە نەخشە ڕێگاکەی ئێمە و باسی ئێمە لە نەقدی نەخشە ڕێگاکەی ئەوان ئەوە بوو کە بەر لەوەی کۆنگرە ساسکەین ئێمە و یەک حیزبین و تێکەڵ بینەوە بەتەواوی وەک یەک حیزب، وەک یەک حیزبی واحد یەکگرت و بچینە نێو کۆنگرە، نەوەک دوو کۆتلە. چون ئەگەر وەک دوو کۆتلە چوویە نێو کۆنگرە تازە لە نەهایەتی پرۆسەکە تۆ هێشتاکەنە هیچ مەسەلەیەکت حەل نەکردو کە ئایا بەڕاستی دەبێەوە بە حیزبێک تێکەڵ دەبێەوە یەک دەگرێەوە یا نابی. بۆیە ئەمە پێمان وا بوو ئیتفاقەن لە قۆناغەکانی پێش تشکیلی کۆنگرە دەبێ ئەمە یەک بگرینەوە لە کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستان، طبعاً بە گارانتی ئەوەی کە ئەوان مافیان دەپارێزرێت،
دەتوانن بە وەزن و قورسایی خۆیان دەوریان بێت تەنانەت من باسی ئەوەمان کرد لە نەخشە ڕێگای خۆمان کە کۆمیتەیەکی تێکەڵاو لە هەردوو لا دروست دەبێت بۆ سازدانی کۆنگرەکە بۆ بڵاوکردنەوە و سازماندان و ڕێخستنی ئەندامان لە ئۆرگانەکانی حیزبی بەڵام دەرهەرسۆ ئێمە یەک پرۆسەمان تاریف کردو کە لەو پرۆسەدا یەکگرتنەوە تەواوە ئێمە وەرگێ حیزب واین جا اینجا کۆنگرەیەک دادەنین بۆی ئیمکانیشماندا بێت دوای یەکگرتنەوە کە خۆی ڕووداوێکی گرنگە بۆ کۆمەڵە و جەمێک لە ڕفقەکان کە لە دەورەیەکی لە ئێمە ترازان و لە ئێمە هەڵبران هاتوونەوە و دەگەڵ ئێمە یەکیان گرتوێتەوە و بووینەوە یەک حیزب ئەو جەمعە لە ڕفیقانە ئیمکانیان بێت بە زوودی پێویست نەبێ مەحتەل من 2 ساڵ 3 ساڵ بۆ کۆنگرێ بعدی لە ماوەیەکی کورتی 4-5 مانگە ئەو پەری 6 مانگە ئێمە کۆنگرەیەک ببەستین کە لەو کۆنگرەدا یەکجار بەسەر هەموو ئەو شتانەی کە پێویستە یا دڵخوازی هەر کەسێکە بینەوە تەنانە نێوی حیزبەکە ڕێبازی سیاسی و بەرنامەی سیاسیەکەی پەیڕەوی ناوخۆ کۆمیتەی مەرکەزی و تەرکیبی کۆمیتەی مەرکەزی و یا هەر بڕیارێکی کە بە پێویستی دەزانی واتە ئەگەر لە کۆنگرێکی واحددا بکرابێت و کۆنگرە دەنگی بدابێ بە گۆڕینی نییە و نێوش دەگۆڕدرا پەر نەدەکرا نەخشە ڕێگاکەی ئەوان لانیکەم بە شێوەی موقت قبول بکرابێت بۆ ئەوەی کە ئاوانسێک بێت هەتا چوونە ناو کۆنگرە چەشنێک لەو جۆرە ئاسانکاری و ئەوانە قابلی قایلبوون نەبوو من باسم کرد ئێمە زۆر بە دڵفراوانی باسی نەخشە ڕێگای ئەوەمان کرد و تێوەمان کرد بازی شتێکیشمان لێ قبول کردن پێشترش باسم کرد دیداری دوو سکرتێرەکان کۆبوونەوە و سمیناری دوو کۆمیتەی مەرکەزیەکان و ڕاگەیاندنی هاوبەش و ئەوانە کەم نەبوون ئەمە ئەوانەمان لێ قبول کردن چێشکەلەوەدا نەبوو چێشکەلەوە بۆ ئەمان تەنانەت حەزر نەبوون نەخشە ڕێگاکەی پێشنیاری ئێمە تەنانەت تاوتۆی بکەن حتا ئامادە نەبوون لە نێو جەلسەیەکدا قسەی لەسەر بکەن و پرۆسەکان وێستاند وهانێکی نەخشە ڕێگای ئەوان فەسڵ خەتاب بوو یعنی قسەی ئاخر بوو لە نەخشە ڕێگاکەی ئێمە ئەمە نەخشە ڕێگایەکمان پێشنهاد کرد بوو کە تێیدا ئامادە بوون لەسەر هەر بەندی لەسەر هەر بەرگەی لەسەر هەر کام لە مادەکانی بەحەس بکەین و بەڕاستی جۆ بدەین بزانین تێبینیەکان چین من بارها لە نەخودی کۆبوونەوەکانی هێشتا باسم کردو کە ئێمە ئامادە بووین لە چوارچێوەی ئەو پرەنسیپانە کە ناتوانین پێشێری بکەین بەیجۆ لە چوارچێوەی پرەنسیپانە ئێمە هەموو نیگەرانیشی ئەوان بڕەوێنینەوە هەموو دڵنیگەرانیشیان ئەوە بکە ئێمە پێشتر یەک دوو تەجروبە لانیکەم یەک تەجروبەی زۆر بە نرخ و گرنگمان بوو لە جۆرێک تێکەڵ بوونەوە و یەکگرتنەوە لەگەڵ هەر جەمعێک لە خودی کەمینە لە خودی کۆمەڵی زەحمەت کێشان جەمعێکی نزیک بە 85 کەسی هاتوونەوە نێو ئێمە هیچ نەخشە ڕێگایکی لە گۆرەدا نەبوو پێشتر هیچ سوێند و قورعانێکیش نەخواردراوە بەڵام بەڕاستی زۆر بە سورعات زۆر بە خێرایی کادرەکانی جێگای خۆیان کردەوە لەنێو کۆمەڵە جێگە و پیگەی خۆیان پەیدا کردەوە و تەنانەت بازیشیان هاتنە نێو کۆمیتەی مەرکەزی هیچ کێشەیەک لەو بارەوە دروست نەبوو لێرە بۆ بازێک کەس کە جۆرێک ئینتمای دیکەیان بوو وەک فەرد بۆ چەند نەفەرێک عەرسە تەنگ بووەوە و نەیانتوانی خۆیان تەدبیق بدەنەوە لەگەڵ فعالیتکردن لە نێو چوارچێوەی حیزبێکی جدی کە قانونی هەیە مقەڕاتی هەیە ئەوانە جودان بەڵام زۆربەی هەرە زۆریان ئێستاکان لەنێو کۆمەڵەدان و کاملەن تێکەڵاو بوون و کاملەن خەڵک لە بیریشی چۆتەوە کاو بکرد لەسەر نەخشە ڕێگاکەی کۆمەڵی شۆڕژگێر کە داوێتی بەوان لە دوای نەخشە ڕێگاکەی ئەوان تێبینیان لەسەر ئەو نەخشە ڕێگای ئەوەیە کە کادر و ئەندامەکانیان وەک وەرگرتنەوە وەردەگرێتەوە یان دەنا باسی چاوەدێری ئەماڵ و ئەماڵی تەشکیلاتی و ئەوانەی کۆمەڵی زەحمەت کێشان دەکات و کۆمەڵێک بابەتی لەم چەشنە ئێوە
لەم بارەیەدا وەڵامتان چییە؟ پێتان وایە نییە کە جۆرێک سەختگیری زیادە لە حەد بوو بێت لە بەرەبەرەوەندا؟ نەخێر جۆرێک سەختگیری هیچ نەبوو، وەڵامێکی نەی دەتوانانی سۆ وەڵامێک بێ ئەو وەختی ئامادە نییە حتا تاوتێ بکە. ئێمە 2 مانگان ڕاوەستاین لەسەر ئەوەی کە ئەوان ڕۆژێک دیاری بکەن کە 2 هەفتەکە کۆبنەوە و لەسەر نەخشەرەکەی پێشنهادی ئێمە قسە بکەنەوەن تەنها حتا مۆزایشی تەوهینامیزیشیان بوو. ئێمە زۆرمان بەدڵ نەگەر بەڕاستی شخصی بەرخوردمان نەکرد. دەناقابل ئەوە ئێمە نەخشەرەکەی ئەوان باوجودی ئەوەی زۆربەی هەرە زۆریمان قبول نەبوو، تەنها چەند بەندیمان قبول بوو. کۆبوونەوە لەسەر نەخشەڕێگاکە ئێوە نەکرا؟ نەخێر، نێوان ئێوە ئەوان نەخێر، عەرزە دەکەم نەخێر نەکرا. ئێمە نەخشەرەگاکەی ئەوانمان بە تەواوی قبول نەبوو، بە تەواوی کە هیچ بە شێرە زۆریمان قبول نەبوو. تەنها چەند بەندی چەند پێشنهادیکەم باسم کرد لە 1-2 پرسیاری پێشووی تێدا ئیشارەم پێ کرد، ئاماژەم پێ کرد، ئەوانمان قبول کرد، بەقیەمان قبول نەبوو. بەڵام هیچ کات نەمان کوت چونکە نەخشەرەگاکەتان قابلی قبول نییە بۆ ئێمە، زۆربەی هەر زۆری ئێمە ئامادە نین باس لێ بکەین. باسمان لێکە زۆر بە دڵفرانی هەتا بازێکی ئێمن هەست و ئەحساسم لەنێو کۆبوونەوەکەوە بۆ من نامەوێت لە زمانی وەفتی ئەوان لێرە قسەیەک بکەم. پێم باش نییە ئەو قسەیە ئەو کارە و نەژمەوێت ئەوە بڵم، بەڵام هەستی من لەنێو کۆبوونەوەکەەوە بوو زۆر ئیسلالەکانی ئێمە و باسەکان و ئەوانەی ئێمەشیان بە هەندوو وەردەگرت و تەنانەت موچین بوو قبولیشیان بێ بەعزێکیان. ئەلبەتە وەفتێکی ئەوان هەمیشە جۆری مختلف بوو، خەڵکانی مختلف تێدا بوو کە مەسەن بازێکیان زۆرتر ئینتمایان بوو بۆ یەکگرتنەوە، بازێکیان سەختگیرتر بوون یا جۆرێک زۆر عەلاقەمەند نەبوون پرۆسەکە بەسەرئەنجام بکە. دەی ئێمە ئەو کارەمان کرد، ئێمە چاوەڕوانیەوە بووین ئەوانیش ئەو کارە بکەن. نەخشەرەگاکەی خۆمان عەرزە کرد و جوابشکە وەرمان گرتەوە سەرسوڕ هێنەر بوو ئەسڵا. نەخشەرەگاکە ئێوە قابلی قبول نییە، ئێمە بەحسی لەسەر ناکەین. یانی چی؟ ئەسڵا لە سونەت و نەریتی دانوستانەکانی هەموو دنیا دانوستانی دوو جوابە لە ڕێگەی دەوڵەت بەڵێ هەموو بەنامە بۆ منتەشر بوو هەن لەسەر سایتەکانە و جوابی ئێمەش منتەشر بوو. بنابەرین ئێمە فریان نەکەوتین و نەپرژین کە لە کۆبوونەوەیکی ڕەسمی لەگەڵ ئەوان دەفا بکەین لە نەخشە عەمەلەکەمان. بەڵام من یەکشت دەڵێم و دووپاتی دەکەمەوە کە پێشتر باسم کردو ئوسولی ئەساسی نەخشەرەگاکە ئێمە لە جەلساتی مقدماتی لەگەڵ ئەوان باس کرابوو. ئەوە بوو کەوار بۆ تۆش باس کرد. ئێمە پرەنسیپەکەمانە ئێمە لە کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشان کوردستانی ئێرانێک دەگرینەوە. 1 2 ئێمە لە دەرەوەی کاناڵە ڕسمیەکانی حیزبی کە دەبێتە کۆنگرە و کۆنفرانسەکان هیچ تاوافقێکی دەرەوەی ئەوان بۆ پێکاتە و تەرکیبی کۆمیتەی مەرکەزی ناکەین، بەڵکە ئەوانە هەموو واگوزار دەکەن بە کۆنگرە. ینی قابلی چاوپۆشی نەبوو بۆ دەورێکی کورتیش ئەوە پێویست نەبوو، بە پێویستمان نەدەزانین. ئێمە دەورەیەکی زۆر کورتمان دیاری کردبوو لەو کاتەوە یەک دەگرینەوە تا کۆنگرە. دەورەیەکی چەند مانگە بوو کە بۆ زۆرتر سەر و ساماندان بۆ ئۆرگانەکان و تەوزیعی هەردوو لا و کادرەکانی هەردوو لا و ئەندامانی هەردوو لا لە ئۆرگانەکان و ئامادەکاری بۆ کۆنگرە، ئامادەکاری سیاسی، ئامادەکاری فەنی بۆ کۆنگرە. ئەوە پڕێشێک لە پرەنسیپەکانی ئێمە بوو. پرەنسیپی دووەمی ئێمە ئەگەر ئیجازەم پێ بدەیت، پرەنسیپی دووەمی ئێمە ئەوە بوو ئێمە وەک دوو کۆتلە وەک دوو جەناح وەک دوو حیزبی مستەقیل نابێ بچینە نێو کۆنگرە. یعنی لە نێو کۆنگرەدا ئەمە یەکگرتنەوە ناکەین، ئێمە پێش کۆنگرە یەکگرتنەوە دەکەین. دەچینە نێو کۆنگرە بۆ ئەوەی ئیمکانمان بێت جارێکی دیکە بە یەکەوە لەسەر هەموو سیاسەتەکانی کۆمەڵە، ئەساسنامەی کۆمەڵە، کۆمیتەی مەرکەزی، دەفتەری سیاسێک لەسەر هەموو ئەوانەی دووبارە یەکجاری دیکە ساغ بینەوە. ئەوانش هەموو شێوەیەکی بڕیارەتێک لەو کۆنگرە شەرعەتی گشتی ببێت و بەڵێ بەداخەوە هەر زوورێک کە باسم کرد. ئێمە فریای ئەوە نەکەوتین لە نێو کۆبوونەوە ڕسمیەکانی ئەوان بە وردی ئەو شتانە باس بکەین، بەڵام ئوسوولەکەیمان پێشتر باس کرد بوو و ئێستاکانە لەو مصاحبەیە باس دەکەن ئەوان لە هۆکارەکانی وەستاندنی پرۆسەی یەکگرتنەوە یەکیان باسی نەخشە ڕێگاکە ئێمە دەکەن. زۆر بەر لەوەی نەخشە ڕێگاکە ئێمە پێ بگات تەماشایکەن بیشخێنەوە ئەوان عەمەلەن پرۆسەکان وێستان بوو. ئازم کرد ئێمە نزیک بە 2 مانگ
تاریخەکانمان هەم بە ڕۆژوانە من لەبیر نێت تا بڵم دەقیقەن چەند ڕۆژ مام زۆرتر لە 1 مانگ و نزیک 2 مانگەمە لەسەر جوابی ئەوان مەحتەل بووین بۆ ئەوەی لە کۆبوونەوەیشی ڕسمی دفاع بکرد لە نەخشە ڕێگاکەی خۆمان هەر ئەو جوورەی ئەوان کردێن لە کۆبوونەوەیشی ڕسمی دفاعیان کرد لە نەخشە ڕێگاکەی خۆیان ئەم مەجارەتان بۆ نەڕەخسە کاڵ بکرد لە میانێ و پرۆسەیەدا و پێشەوەی کە بە یەکجاری پرۆسەکە بڵێن بوەستێت بووە وەستانی یەکجاریان دەنا پێ بڵێن ناسەرکەوتووە سەرکەوتو نەبێت فراکسیۆنێکی معتەرەز لە نێو کۆمەڵی زەحمەتکێشاندا سەری هەڵدا و پاشان دوای ماوەیەک و لە پرۆسەیەکدا ئەو فراکسیۆنە هاتووتە نێو کۆمەڵی شۆڕژگێر و ئێستا لە نێو ڕیزەکانی کۆمەڵی شۆڕژگێردایە و لەوێ ترکی ڕیزەکانی ئەوەی کردو بە قسەی هەندێک لایەن یان دەنا لەوانێمە بەشێک لە ڕەخنەکان بێت و بەشێک لە پرسیارەکان بێت ئەمە چەندە هۆکار بووە لەسەر ڕێگای ئەو پرۆسەیە سەر ڕێگای گشتێتی پرۆسەی یەکگرتنەوە دوو لایەنی کۆمەڵە کە هیچ کێشەیەکی سیاسیشیان نەبوو ئەو کات کە لێکترازان هیچ پاسایشی سیاسی نەبوو لێکترازاون دوای ماوەیەک دایانەوە یەک بگرنەوە چ مەخالفەتێکیان دەبێ ببێت بۆ ئەوەی کەسانێک مەحتەل نابن و دێنەوە نێو حیزبەکەی دیک جا لە لای ئەوانەوە دێنە لای ئێمەیە لە لای ئێمەوە دێنەنەوە یعنی على الأصول بڕوای من نابێ مخالفتە بەڵام ئەوان بەخۆیان قسەی خۆیان بکەن و میدوارم کاتێکە بێ وەختی کە بێ لەگەڵ بازێک لەو ڕەفیقانە کە ئەندامی کۆمیتێ مەرکەزی و کۆمیتەی ناوەندی ئەوانیش بوون و تو وێش بکەی و ئەوان بەخۆیان ئەوە تەوجێ بکەن تاوزی من دەزانم ئەو فراکسیۆنەی ئەوان تا ئەو کاتەی ئیستعفایدا لە ڕیزەکانی ئەوان و دوای ئیستعفاش ماوەیە دوای ئیستعفاش تا ئیتلایەشیان نووسی و خوازیاری پەیوەستبوون بە کۆمەڵی شۆڕژێر بوون ئێمە نە دەعممان کردوون و نە پشتیوانی سیاسیمان لێ کردوون نە ئیتلایەکمان لەسەرداوە نە ئیساری نەزەرێکمان کردو بڕێک تەماس و چاوپێکەوتنی حزوری و شخصی لەگەڵ ئەوان ببوو قسەی ئەوەڵ و ئاخری ئێمەوە بوو هاوڕێیان بەشکم ڕاوەستن تا پرۆسەی گرتنەوە ئەگەر بەخۆشیەوە بە ئەنجام بگات و ئێمە یەک بگرینەوە وەختە ئێمە تێکەڵ دەبینەوە ئەوە دەکەین کێشەیە و هاوڕێیانە کێشەیەکی کۆنتر بوو لە مەسەلەی یەکگرتنەوە یەکێک لە کێشەکانی ئەوان لەگەڵ بەشێک لە ڕەهبەری حیزبەکەی خۆیان لەسەر یەکگرتنەوە بوو لەنا ئەوان کێشەیەکی بە سابقی زۆرتر و درێژتر لە 1 ساڵیان بوو دەگەڵێن کە لەسەر مەسایلی جۆروا جۆر بوو لە خەتی سیاسی حیزبەکەیانەوە بگرە لە جۆری تەعاملکردنیان لەگەڵ مەسەلەی حیزبیەت و مناسباتی داخلی خۆیان و زۆر شتی دیکە و لەسەروانی تلاییان داوە ڕوونکردنەوەیان داوە قسەیان کردو بنابراین ئێمە هیچ دەستێوەردانێکمان بە پێچەوانەی ئەوەی کە ئەوان ئیتلای پرسەر ئیتلاییە دەدەن و حملە بە ئێستێکانە هێرش دەبەنە سەر ئێمە و لەگەڵ یعنی خۆتی هەڵدە قورتێنن لە مەسایلی ناوخۆی حیزبەکەی ئێمە ئەسڵ ئەو کارانەمان نەکرد واتە خۆتان ئەمەشتان پێکرد لە دەرونی حیزبی کۆمەڵی شۆڕەژێردا کۆمەڵی فعل فعالاتی دەرون حیزبی بۆ من جملە لەوانە لەوانەیە نەمانی هەندێک لە هاوڕێیانی پێشووتر لە نێو ڕیزەکاندا ئەوان ئەوەندەی من پێداچوونەوە بە دوواداچوونم کردووە لەوانەیەوەش بە بەشێک لە هۆکاری وەستان بزان پەیوەندی هەیە ئەم دوانە بەیەکەوە دەچ پێیان دەچێتەوە مەسایل داخلی حیزبی ئێمە بوو بۆیان ئیساری نەزیر لەسەر بکەن ئێمە تەنها فراکسیۆنەکەیان کە ئێستافایان داوە دوای ئێستافاش بۆ خۆیان خوازیاری پەیوەست بوون بە کۆمەڵە بوون کوتمانە فەرمونون بەخێر بێن هەمووانە کادری قەدیمی کۆمەڵە بوون ئەندامی قەدیمی کۆمەڵە بوون بەڵام تەنانەت ئەو کاتەژ ئێمە ئیساری نەزەرێکمان نەکردووە لەسەرەوەی کە ئێوە بۆچی هاتنە دەرێ بۆ ئێستافاتاندا بۆ فشاریان بۆ هێنان بۆ ئەوەتان کرد بۆ ئەوەتان نەکرد هیچ ئیساری نەزەرێکمان نەکرد لەسەرەوە بەڕاگەیاندن ئەوان بۆیان نییە ئیساری نەزەر لەسەرەوە بکەن مەسایلی داخلی حیزبی ئێمەیە خەڵکانێکن کە ممکنە پەیڕەوی ناخۆ ڕایە نەکەن ئیلتزامی پێ نەکەن حیزبێک ناتوانێت ئیجازە بدە هیچ کەس لە دەرەوەی کاناڵهای حیزبی جۆرێک تەعامل بکە کە سەدەمە بدات و لەتمە بدا لە یەکگرتووی
وإرادة واحد حزب كيلر عكس العملي ئەساسنامەیە بکەنە مۆردی ئەندامانی خۆی شتێکی زۆر سەیرنی ئەسەن شتێکی هیندا سەیر و عەجایبنە زلبوونەوەکەی و زلکردنەوەکەی ڕاستەکەی بە مەبەستە لەناوە ئەوە کێشەیەکە حزبەکە لە مۆردی بازێک لە ئەندامانی خۆی سزای تەشکیلاتیدا دەنێ و سزایە دەتوانێت لەسەرەوەی ئەندامەتی بێتە هەر شتێکێکە تا هوشداری تا تەزەکر تا تەوبیخ سەرکۆنەکردن هەر شتێکی بێت ئەوە لە نێو ئێمەدا لە خۆ زل بوت خەڵکی لە دەرەوەی ئێمە و ئەوانیش ئیساری نەزەر دەکەن لەسەر لەوانە خۆتیان لە خورتێن ئەوانم هەموو پێ نالازم و پێوارە زوەرزیە بە بڕوای من ارتباطی نییە لەگەڵ مەسەلەی یەکگرتنەوە مەگەر شتێکی دیکە جۆرێک ئینتما و جۆرێک خیاڵات دروستکە لە لای بازێک کەسەوە کە بۆ یەک بگرینەوە لە زیادگرتنەوە و کارێکی دیکە بکەین گویا ئەوە مەسەلەن ڕێگا چارەیەک بێ بۆ تەخفیفی بۆحرانهای حیزبی ئێمە ئەو مەیلی خۆیان چۆنیان پێ خۆشەوە بکەن کاک وەکرم بێ مۆسەر باسی ئەو فراکسیۆنەی کە نێو کۆمەڵی زەحمەتکێشان کە دواتر ملحق بوون بە کۆمەڵی شۆڕەجێر لە پێناو بە سەرکەوتن گەیاندنی پرۆسەکە و ڕاگررتنی فەزایەکی هێور تا گەیشتن بە سەرکەوتنی پرۆسەکە بە یەکجاری وەک یەکگرتنەوە نەدەکرا ڕاگوەستن و ئەو هاوڕایانە دواتر ملحق بن بە کۆمەڵی شۆڕەجێر بۆ ئەوەی کە فەزای یەکگرتنەوە کە دووچاری تەنش نەبێ وەختێکی ئیدەیەک لە نێو ئوردوگایەکی نیزامی تووشی کێشە دەبن لە نێو حیزبەکەیاندا جێگاوڕێگایان زۆر زۆر مهمە ئوردوگا هاتە قسیم بۆ کێشە و دەرگیری و زانم تێکەڵچوون و شتیوا دروستکردن خاتراتی زۆر زۆر ناخۆشەیەلەوە ئێمە وەختەش کوتمانە لەگەڵەوە ڕەفیقانێکەوە بنێ فراکسیۆنیش ئەخیر لە کۆمەڵی زەحمەتکێشان خۆیان جیا کردەوە وردەوە لەگەڵەوانش کوتمان هەر کێشەیەک لە نێو هەر حیزبێک بنێ کۆمەڵە کار دەکا لەتمە دەدا لە نێوی کۆمەڵەوە پێمان ناخۆشەوان هەر زووری کێشەیە بکەن تەنها کارێکی کە ئێمە کردمان ئەوە بوو کە جێگاوڕێگامان پێداون بەو تعداد لە هاوڕێیانە کە جێگاوڕێگاکان نێو ئوردوگای کۆمەڵی زەحمەتکێشان بوو لە نێو ئوردوگای ئەوان بوو نیان دەتوانانی لێوێ بمێننەوە ئەوان بەحسیان کردو لە مقابل بەحسەکانی ئێمە کە بمێننەوە جارە ڕاوەستن یانە غەیری ممکن شتی ناخۆشی لێ دەربێت بەشێکی ئێمە بە خاتری ئەوە کردمان و واقعیش بە خاتری ئەوە کردمان کە نەکات جێرە و کێشەیەک دروست بێ نەکات جەنجاڵێک ساز بێ نەکات جارێکی دیکە نێی کۆمەڵە بزڕێت و ئەوە خراپ بێت و لەتمەیەک بدا لە نێو ڕواڵەتی کۆمەڵە و حەسیەتی کۆمەڵە بە خاتریوانە من پێم وایەوانە هەموو بەهانە بوون تەسەورمەوەیە کولەن ئەگە لە من پرسی تەفاوتێک بینی ئێمە و کەمینە بوو ئێمە هەر لە ئەوڵەوە لە کۆنگرەی چاردەکە ڕاستپاردەیەکمان ئێمە وەرگر وەک کۆمیتەی مەرکەزی و سەرکردایەتی هەڵبژێردراوی کۆنگرەی چاردە تا ئێستەکانش کە دەگەڵ جەنابەت قسە دەکەم سەرجەمی سەرکردایەتی کۆمەڵە وەک کادرەکانی کۆمەڵە هەمووی یەکدەست و یەکدەنگ بوون لەسەر مەسەلەی یەکگرتنەوە هیچ کات تەشکیلاتی ئێمە نەبوو بە دوو بەشێک بڵێ یەکگرتنەوە باشە بەشێک بڵێ یەکگرتنەوە خراپە بەشێک بڵێ نابێ یەک بگرینەوە بەشێک دەبێ بڵێ یەک بگرینەوە کۆنگرەی چاردە ئێمە ڕاستپار ئێمە لەو بارەوە هەوڵ بدەین و هەوڵی خۆشماندا و هەوڵەکەشمان بە پشتیوانی هەموو سەرکردایەتی کۆمەڵە بوو وەک وەفتی دانوستان و بە پشتیوانی هەموو کادرەکانی کۆمەڵە بوو لە چەندین کۆبوونەوە بووین هەموو گویانداوە بە راپۆرتەکانی ئێمە گویانداوە بە گوزارشەکانی ئێمە و پشتیوانیان لێکردن پشتگەرمیان کرد پشتگەرمیان داوە بە ئێمە بە پێچەوانە لە نێو ئەواندا پرسی یەکگرتنەوە هەر لە ڕۆژی ئەوڵەوە دوو بەرەکایەتی خستۆتە نێوێن یەکێک موافق بوو یەکێک مخالف ئەوە ناتوان حاشا لەوە بکەن بڕۆن لە دنیای مەجازی ئەگەر ئارشیوێکە بێ ئەو مقالانە بخوێنەوە کە لەلایەن کادرەکانی ئەوانەوە نووسراوە لە دژی یەکگرتنەوە بۆیەش ئەوان کێشەی خۆیان بوو لەو وردە بە بڕوای من بارحاڵ ئەوانەی کە دژی یەکگرتنەوە بوون لە نێو ئەواندا دەستی باڵایان پەیدا کرد و بەقییان بە دوای خۆیان داخست و
بەهانە دەگەڕن بەهانەش کەم نییە کاگاوات لە دنیای سیاسەتدا بۆ هەموو شتێک بەهانە پەیدا دەکەیت تۆز خۆڕانێکی خراپت کرد تو ئەو قسەت کرد تو ئەو ڕەفیقێکەوە لە نێوە من هاتە دەرێ و وەرتگر نەدەبا وەرتگر بە سەیرترین بەهانەیانەوە بوو کە ئێمە نەخشەڕێگاکە ئێوەمان پێ نەخشەڕێگایکی باش نێ پێ باش نەوەرە لە نێو جەلسەکەدا بیڵێیت لە نێو کۆبوونەوەکەدا بیڵێیت لە ئیدامی پرۆسەکەدا کاو بەکرد هەر نە بۆ ئەم بابەتەی لە نێوان ئەحزابی دیکەشدا تەنانەت لەوانەیە لە وڵاتانی دیکەش جۆرێک بەتایبەت منەوەم لە کوردەواری زیاتر بینەوە چونکە بەڵام بیستومە دەربارەی ئەحزابی دیکە لە وڵاتانی دیکەش دەست پێکردبوون و ستارت لێدان بۆ پرۆسە یەکگرتنەوە و جۆرێک سەبتی تاریخ ئەوە چەندە دەتوانێت هۆکار بێت چونکە ئێوە کۆنگرەی چاردە بەمە بنادەگرن و بڕیاری کۆنگرەی چاردە بۆ پرۆسە یەکگرتنەوە ئەمن لە وتوێژەکانی هاوڕێ عومەری خاینزادە کە لە هاوڕانی پێشوو بینیومە کە دەڵێم هەر لە سەرەتای هاتنە دەرێمان لە کۆمەڵی شۆڕژێر داوای یەکگرتنەوەمان کردووە کەرچی خۆ کەلیمەیەکە وشەیەک چۆن دەتوانێت هۆکار بێت ئەو وشەیەکە ئەمن دەڵێم ئەم دەورە لە دانوستانەکان بۆ یەکگرتنەوە بەدەست پێش خەری کۆمەڵی شۆڕژێر زەحمەتکێشانی کوردستان بۆ لە نێو کۆنگرەدا باسەکە هاتۆتە گۆڕێ بڕیارنامەیەک پەسەند کراوە کە تێیدا ڕادەسپێرێ سەرکردایەتی هەڵبژێردراوی ئەم کۆنگرەیە دەبێ هەوڵ بدا بۆ مەسەلەی یەکگرتنەوە لەوەوە ئێمە وەفتێکی دانوستان دروست دەکەیت وەفتەکەمان دەڕات بۆ ئوردوگای ئەوان شتەکە دەژێڕێتەوە بڕیارنامەکە باز دەکا نەڵەگەر ئێوەش ئامادەن و پێتان باشە فەرموو وەفتی دانوستانی خۆتان ڕێک بخەن و بە دەست پێ بکەن ئەوانشدان بەرە زۆر پێمان خۆشە و پێمان باشە و وەفتەکەی خۆیان معرفی دەکەن دوای چەند ڕۆژان و دەست پێ دەکەین ئەوە پرۆسیجوری دەستپێکردنی ئەو دەورە لە یەکگرتنەوە بووە و بە بەڕوای من لە ساڵی 2007ەوە کە ئەوان جیابوونەوە تا ئێستا ئەوە جددیترین هەوڵ و تەلاش بۆ یەکگرتنەوە کە بەبێ ناوبژی کرد و ڕاستە و خۆ لەلایەن خۆمانەوە دەست پێکراوە دەوری پێشوش هەبووە بەڵێ دەوری پێشوو دۆستان و دڵسۆزانی کۆمەڵە لەو پەڕی حوسنی نیەتەوە هەوڵ و تەلاشایشیان کردووە بۆەوەی ئێمە نزیکەنەوە لێکتر و ببنا هەوێنی جۆرێک دانوستان و دیالۆگ و ئەوە بەڵام هەوڵەکان و کۆشرەکانیان بەداخەوە سەرنجامی نەبوو و زۆر زوو معلوم بوو کە ئێمە لەو بارەوە هێشتاکەنە پێویستمان بە تەفاهم و یەک جۆر بیرکردنەوە یەک جۆر خوێندنەوەیەکی زۆرترە نەگەیشتووە بە قەولی مەعروفێشتا نەگەیشتووە بەڵامگە منزوری ئەو بە دەورهای پێشوو بووە ئەوە دەورەکانی پێشوو چەندەی ئەو دەست پێشخەر بوو ئەوە نازانم ئەوەی کە یەکێک لە مساحبەیە کوپێ یەکگرتنەوە زۆر باشە ئەوە نابێتە دەست پێشخەری بەڵام ئەوەی کە حیزبێک لە کۆنگرەکەی پەسەند کراوێک بدات ڕابسپێرە بە سەرکردایەتەکەی تۆ موەزەفی بڕۆی و دوای ئەو پرۆسە بکەیت ئەوە شتێکی دیکەیە نەبەڵێ ئەگەر کە ئینشعابیان کرد و خەریک بوون ماڵیان لە پێچاوە دەچون بۆ ئوردوگاکەی دیکە ئێوارەکەی کوتان ئێمە دەبێت یەک بگرینەوە ئەگەر ئەوە دەست پێشخەری بۆ یەکگرتنەوە وە سیاسەت ئاوایە من ئاوای تێ ناکەم لە سیاسەت من پێم وایە سیاسەت لەوانە جددیترە شەفافترە ئەوانم ڕاستێکی بەبڕێک کایە بە وشە و مانۆردان هایەکی کە بە بڕوای من جێی نابێ ببێت لە سنەتی سیاسی ئێمەدا نابێ جێی ببێ بەوانەی دەزان کاوەکرد من دووردە نزیک دەمەوە بۆ پرسیارەکانی کۆتاییم لە بەشێکی دیکە لە بۆچوونەکاندا و ئەوەی کە لەلایەن کادر و کەسانی دەست بە قەڵەمی کۆمەڵی زەحمەتکێشانەوە باسکراوە دوو چەمکم ئەمن دیارە شتی دیکەش زۆر باسکراوە بەڵام ئەو دوو بابەتم پێوا بوو کە جێگای پرسیارکردن بێت ئەوڕۆکە لێرە لە مساحبێدا لەگەڵیەوە یەکێکیان پرسێک کە بەناوی دموکراسی حیزبیەوە بەرتەسک بوونەوەی ینی ئیدعایەکی لەم شێوەیە بەرتەسک بوونەوەی مەودای ئازادی حیزبیەکان و ڕادەربڕین لە
لەنێو کۆمەڵی شۆڕەژێردا ئەوی دیکەشیان چەشنێک جیاوازی ئیدعا لەسەر چەشنێک جیاوازی نەزەری و فکری لە ڕوانین بە مەسایلی فکری و جیهانبینی یان حتا چەشنی پەیوەندیەکان لەگەڵ پارتەکانی سەراسەری ئێران و لەم جۆرشتانە لە میانی ئەم دانیشتنی وەفدەکاندا لە میانی هەوڵەکاندا چەندە ئەمانە بابەتی وتوبێژ لەسەرکردن بوون و ئەساسەن خۆتان چۆن دەڕوان ناوای داعێک من دەقەم تۆزی نەبووم پرسیارەکە چڕەبتێکی بە مەسلەیە گرتنەوە جێرە و کێشانەی کە بۆ لەسەر یەکگرتنەوە بەڵام ئەگەر منزور ئەوە بێت کە ئێمە کارەکانی یەک نەگرتنەوە دەزانن نەخێر نەخێر چێن لە دڵی خۆیاندا بێ ئەگەر منزور ئەوەیە ئێمە لەسەر مۆدێلی حیزبی باسمان کردو و بە تەوافق نەگەیشتوین و لەسەرەوە تێکچووە مطلقاً شتیوانە بوو ئەوە چاواشەکردنی مێژووی ئەم سێ چوار مانگی پێشووی دامستانەکان ممکن بوو بگاتە ئەوە کە من حتا بە خەتای هیچ کەسی نازانم یەکێک پێ خۆشە حیزبێکی ئاوا دروستکە وەک بەرەیەک بێ هەر کەس بەخۆی شتێک بڵێ یەکیش پێ وایە حیزبێک دروستکە دەبێ حیزبێکی یەکگرتوو بێ ئیرادەیەکی واحدی تێدا بێ و یەک ڕێبازی سیاسی تێدا بێ یان باشترە دەقیقتر بڵم ئیلتزام بە یەک ڕێبازی سیاسی تێدا ممکن بوو بگەیەوە بەڵام بەهۆی وەستاندنی یەکلایەنەی پرۆسەی لامستاندن لەسەر یەکگرتنەوە ئەمە هیچ کات بە دقت نەگەیشتینە ئەو باسە کە لەوێدا بڵێن ئەها تەرەفێک دەڵەوانێ تەرەفێک دەڵەوایە و بنابرێنەوە بۆتە لەمپەرێک بۆ یەکردنەوە نەخێشتیوانە بوو لە یەکێک لە کۆبوونەوەکانی دوو کۆمیتەی مەرکەزی و سینەرکردن لەسەر مۆدێلی حیزبی باس کراوە چەند دەنجێک و تێبینێک بۆ لەسەر وردەکاریەکان بەڵام حتا لەو بارەشەوە هەموو ئەو هاوڕێیانێکی لەو کۆبوونەوەدا بەشداریان کردو بەداخەوە منەوە کاتێک نەبووم لەو کۆبوونەوەانە بەڵام هەموو ئەوانەی کە باسییان کردو ئێوە دەتوانن لە وتوێژەکانی خۆتان لەگەڵ ئەو کەسانی کە لەو کۆبوونەوە بن پرسیاریان لێ بکەن تەسەووری من ئەوە بۆ کە لەو بارەشەوە تەبایی بووە ئەوانە ڕکۆرد کراون ئەو قسە واسی تەسەورمەوەی بەڵێ نێوان کۆبوونەوەکانتان بە هەموو ئەم لەسەر ئەساسی تەواوی قسانەی ئەمڕۆکە لەو مساحەبێدا کرایەوە پێتان وایە ئەوان یەک ناگرنەوە پێتان وایە ئەگەر ئێوە پێتان وایە کە ئەوان یەک ناگرنەوە بۆ پێتان وایە یەک ناگرنەوە پێتان وایە بۆچی بۆ یەک ناگرنەوە زۆر تەحلیلیە ئەمن پێم خۆش نەبێ ئەلحانەکە لەو مەجالەدا باسی بکەم هەر کەس دەتوانێت ئەوە جۆرێک لێک بداتەوە فاکتەکان هەن زانیاریەکان هەن بەشێکی من لێرە باسم کرد هەر کەس دەتوانێوانە لە پەنایدانێ و جۆرێک خوێندنەوەی بۆ بکات جۆرێک لێکدانەوەی بۆ بکات و بەو نەتیجە بگە دلیلی ئەسڵی نەبوون و شور و شەوق و عەلاقە بۆ یەکگرتنەوە لەلایەنەوان ئەمەیە یا ئەوەیە ئەوە جۆرێک کە من دەتوانم شار بە بازێکیان بکەم بەڵام یەک شت ئەمن دەزانم لە جوابی پرسیارەکەی تۆ مەسەلەی یەکگرتنەوە و وەستانەکەی کامەلەن یەکلایەنە بووە لەلایەن ئەوانەوە بووە و بە ئەنجام نەگەیشتنی ئەو پرۆسەیە بەرپرسیاتێکە و مەسئولیەتەکەی کامەلەن دەکەوێتە سەرشانی ئەوان لە جوابی پرسیاری تۆدا دێمەوە دەگەڕێمەوە بۆچی ئەوەی لە دڵیانە و ئەوەی ئەرحانەکە لە بەرنامەی خۆیاندا دەیهێن و دەیبەنە من کارم بەوە نییە بەڵام من دەزانم یەک شت یەک سوخت و ساز دروست بوو لە نێو ڕاهبەری ئەواندا کە لە نەهایەتدا ئەو کەسانەی مەخالفی یەکگرتنەوە بوو دەستی باڵایان پەیدا کرد و ئەوە بوو بە سیاسەتی ڕەسمی ئەوان بەجێگای ئەوان بەجێگای یەکگرتنەوە ئەوان ممکنە بەرنامایەکی کەیان بێ مەیلی خۆیانەوە هەر کەس سەلاحی موڵکیخیش خسرەواندانە باوە دوای بکەون و بابزانین چۆن دەبێ و بەچی دەکەن هیواتان دوای ئەوەی کە ئیدامی قسەکەتاندا من پرسیارم ئەوەیەکە هیواتان چەندە ماوە لە نهایەتدا بە یەکگرتنەوەی کۆمەڵ
تقریبا ئەمەژی لامەی قسەکەم هەر جوابێک بەوە بوو بە بڕوای من ئەوان هەر بەرنامەی شیریکەیان بێت ناگاتە ئەوە کە ئەگەر ئەو پرۆسەیان تووشی وەستاندن نەکردبە باشترین جوابدانەوە و باشترین عەکسوڵەمەنیان لە خەڵکی کوردستان و جەماوەری کوردستان وەردەگرت هیچ شانازێک لەگەڵ ئەو شانازەی کە دوو لایەنی لێکترازاوی کۆمەڵە دووبارە یەکبرنەوە زۆرتر نەبوو ئومیدوارم ڕۆژێک لە ڕۆژانەوە ئەوان حاڵی بن بنابراین هیچ پرۆژەیەکی دیکە کە من زۆر تەردیدم هەیە سەرکەوتنێک بۆ ئەوان بەدەست بێنێ بەقەراوە نەیدەتوانی شانازیان بۆ دەستە بەدە بکە بۆیژە من بە خەتایکی سیاسی دەزانم وەستاندنی ئەو پرۆسەیە تووشی نەخسەکردنی و لەباربردنی دوایش بە جەنجاڵ دروستکردن و خەتای خستنەس لایەنی بەرامبەروانە ئەوانە وردە تۆز و خۆڵان دەنیشێتەوە خەڵکی واقعیەتەکە دەزانێ و ئێمەش حیزبەکانی ئێستاکانەوە دەورەی دنیای مەجازیوانە ئەوەندە لە وتاغی دەربەستنی کە هیچ کەس نەزانێ لە نێیاندا چ خەبەرە و چ دەقەومێت بۆیش بە بڕوای من ئەوە معلوم دەبێتەوە خەتایکی سیاسی گەورە بوو پرسیارێکی دیکەدەوە بوو کە چی دەبێت لایەندەدا ئایا دووبارەوە دەگرێت بەبەستمەوەی سوورن هەر لەسەر یەکگرتنەوە ئیدامە بە بەڵێ پرسیارێکی دیکەدەوە بوو ئێمە یەکگرتنەوەمان پێ باش بوو بۆیە پەسەرمان کردو لە کۆنگرە بەڵام ئێمە هیچ بحران و قەیرانێکی حزبی خۆمان نەویستۆ بە یەکگرتنەوە حەل بکەین چون ئەساسەن پێمان وایە تووشی کێشەیەکی نۆبارە ئێمە وەک حزبی خۆمان فعالیت دەکەین ئەرکی سەرشارمانە فعالیت بکەین ئێمە ڕێسالەتێکمان هەیە ڕاستپاردەیەکی مێژوویمان هەیە لە مقابلی خەڵکی کورد بزوتنەوەی کوردستان لە مقابلی خەڵکی چەوساوە و بەژمەینەتی کوردستان ئێمە بە سەرکردایەتیەوە بە کادرەکانی کۆمەڵە هەموو حەول و تەلاشی خۆمان دەبێ بخەینە سەر ئەوەی کە کۆمەڵە پێگەی بەهێزتر بێت لە نێو خەڵکدا سیاسەتەکانی شەفافتر بێت و بتوانێت سەرکەوتنی زۆرتر بەدەست بێنێ شاید ئەوە بتوانێت بازێک مەسایلی مەربوط ئەجوملە بە یەکگرتنەوەش لە ئایندەدا هەر حەل بکات بەڵام ڕاستیەکەی شانسی دووبارە دەستپێکردنەوەی دانوستانەکان لانی کەم بەو زوانە ئەو شانسەشان چۆر کردەوە بەو ڕاگەیاندانەیدایە بەو هێرشە ڕاگەیاندن و مێدیایی کردویانە سەر ئێمە من هەر لە کۆبوونەوەی ئەوەڵیشدا باسم کرد لە وەفتی دانوستان لەگەڵ ئەوان پێشم کتم هاوڕیان ممکنە ئەو دەورە ئێمە نەتوانین بە ئەنجامێک بگەین ئومیدوارم بگەین بەڵام گەر نەشگەیشتین پێش ناکە ئێمە هێرش ببینە سەر یەکتر یەکگرتنەوە مەسلەیەکی کاملەن دوو تەرەفەیە بە پێچەوانەی ئینشاوکە یەک تەرەفەیە بۆش ممکنە هەر دوو تەرەف ئەسڵ ئێحساس بکەن ئەوەندەیان خاڵی هاوبەژنێکە یەک بگرنەوە یا کێشەهایەکیان لەسەر تەوەر و مەحوەرهایەکی زۆر ئەساسی هەیە و ناتوانن یەک بگرنەوە ئەوە خەتاباری ناوێ ئەوە جنۆدان بە یەکتری ناوێ ئەوە هێرش بردنە سەر یەکتری ناوێ بە پێچەوانە دەبێ بە خەڵک بڵێ ئیجازەمان پێدەن بڕێک زەمان بگوزارێت بڕێک کات بڕات تا بڕێک سوی تەفاهم کەماوە ڕەفع بێت لێکتێگەیشتنێکی زۆرتر دروست بێت و دەورێکی دیکە دەست پێ بکەینەوە بەداخەوە بەو ڕەفتاری کە کردیان کە بە بڕوای من نەشیاو بوو و ئومیدوارم کە ئێمە کە بەش بە حاڵ خۆمان درێژەی پێ نادەین و ئیدامەی نادەین ئێمە کۆمەڵێک زانیاری و بەرچاوڕوونی وەزیفەمانە بینێن بە خەڵک بیدێن بە کادرەکانی کۆمەڵە لایەنگرانی کۆمەڵە بە هەموو کەس لەوبارەوە لە ڕێگای جۆر وا جۆر یەکێک لەوانە و وتوێژەیەکەوە ئەرهانەکە من لەگەڵ جەنابەت دەیکەم و تەواوی کەین ئەوە جێرە و شێشەی ئێستاکانی خەڵکی کورد نییە و حیزبەکان ئەساسەن دەبێت بەر ئەساسی فعالیەتی ئیسپاتی خۆیان فعالیت بکەن هەر حیزبێک ئەساسی مەوجودیەتی خۆی لە مخالفەت لەگەڵ حیزبێکی دیکەدانێ ئیمزای شکستی خۆی هەر لەوەڵەوە ئیمزا کرد حزب سیاسی ناتوانێت لە ڕقی حیزبێکی دیکە دروست بێت لە دژی حیزبێکی دیکە دروست بێت ئەوە حیزب سیاسی نەوە دوکانە حزب سیاسی دەبێت لەسەر بەرنامەیەکی ئیجابی و ئیسپاتی خۆی بێ دەتوێت چی بکەی بۆ جامعە بەرەو چۆی ببەی
لەو پرۆسەی ژامونچینە بکەوێت نەیاری لەگەڵ بازێک حیزب بشکەوێت تلاف لەگەڵ بازێک حیزبی دیکە هەمووی دەبێت لە پێناوی ئەو بەرنامە ئیسپاتی تۆ بێ بەداخەوە بۆ زۆر کەس وان نییە بەرنامە ئیسپاتیکە هیچ جێگای نییە لە ئاوازدا دژایەتی لەگەڵ حیزبێکی دیکەوە دەبێتە تەوەری ئەسڵی مەوجودیەت و فەلسفەی ئەو حیزبە ئێمە وانین هیچ کێشەیەکمان لەگەڵ هیچ کەس نێ لەو بارەوە ئێمە کاری خۆمان دەکەین بە خەڵک کاری خۆی بکەن ڕەلاکسن لەو بارەیەدا کاکا بوبەکرجیان زۆر زۆر سپاستان دەکەم کە بەدەم داواکەی ڕۆژهەڵات تیڤیەوە هاتن تەشریفتان هێنا بۆ سودی ڕۆژهەڵات تیڤیەوە باسانتان پێشکەش کرد ببورن ماندوومان کرد نەخێر اختیارتان هەیە زۆر خۆشحاڵ بووم و دەزانم ئەوە پرۆسەیەکی دوور و درێژ بوو شمول لەو مەجالە کورتەدا نەپرژەینە سەر هەموو وردەکاریەکانی بەڵام زۆر خۆشحاڵم کە لە خزمەتیەوە و لەرگایەوە لە خزمەت بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی بووم بۆ ئەو تەوزیحاتێکەوە ئاراستەی من کرد بیسان سپاسکەوە بینەرانی عەزیز بەم شێوەیە هاتینە کۆتاییان دیدارە تایبەتە سەبارەت بە ئەو پرسانەی کە ئەو پرسیارانەی کە بۆچی پرۆسەی یەکگرتنەوە سەری نەگرت لە نێوان کۆمەڵی شۆڕەژێر ڕەحمەتکێشانی کوردستانی ئێراندا بە ئەو هاوڕایانی کە ساڵی 2007 ڕیزەکانی کۆمەڵی شۆڕەژێریان بەجێهێشتوو بۆ هیوای کە توانی بێتمان زانی یاری پێویست لەبارەیە بخینە بەردەستی ئەوەی خۆشەویست ئێمە هەوڵ دەدەین کە لەگەڵ ئەگەر بەدەم داواکەمانەوە بێن لەگەڵ چەند سیمای دیکە لە نێو کۆمەڵی شۆڕەژێردا وەیا لە نێو ئەو هاوڕایاندا کە فراکسیۆنی کۆمەڵی زەحمەتکێشانیان بەجێهێشتن و واردی کۆمەڵی شۆڕەژێر بوون دیدار پێک بێنین بۆ هیوای کە بەدەم داواکەمانەوە بێن هەتا دیدارێکی تر ماڵاوایتان لێ دەکەم